سڵاتان لەبێت بینەرانی زاری کرمانجی لە چوارچێوە ئەنجامدانی پرۆژە خزمەتگوزاریەکان لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران ئێستا لە سنووری قەزای ڕەواندز و دۆڵی ئاکۆیان ڕێگەی گوندی فەقیان قیرتاو دەکرێت کە بۆ یەکەم جاریشە ئەمە دەستی ئاوەدانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان دەگاتە تەواوی گوندەکانی دۆڵی ئاکۆیان کە ئەم ساڵ چەند گوندێک بۆ یەکەم جارە ڕێگان قیرتاو دەکرێت ڕێگەی گوندی فەقیانیش بە هەمان شێوەیەکە لەو ڕێگان ئێستا زانیاری زیاتر لە ئەحمەد قادر قایم قامی قەزای ڕەواندز وەردەگرم. کاک ئەحمەد، پرۆژەی قیرتاوکردن و چاکردنی ڕێگای گوندەکان لەسەر ڕاستپاردەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و ئێستا ئەو کارەکانی ئەو پرۆژەی بەچی گەیشتووە؟ سەرەتا بەخێراتتان دەکەین. وەک دەبینین پرۆژە خزمەتگوزاریەکانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان لە وەک ساڵانی ڕابردوو سەر ڕای قەیران و کەمی بوجەش بەردەوام بۆ ئەوەی بتوانین ئەو خزمەتگوزاریانەی کە پێویستن بۆ هاوڵاتیان دەشببینی لە سنووری دارەی سۆران بەگشتی ئەو پرۆژانە جێبەجێ دەکرێت و قەزای ڕەواندزیش بە تایبەتی لە دۆڵی ئاکۆیان کۆمەڵی پرۆژە جێبەجێ دەکرین وەک پرۆژەی ڕێگای فەقیان کە پێشتر ئەو ڕێگایە قیر نەبوو بە شێوەی دەبلرێسین کاتی خۆی کرابوو و زۆربەی تێک چوبوو پێویستی بە نۆژانکردنەوە هەبوو بۆ مەبەستا ئێمە لە پلانماندانە لەسەر بودجەی ئیدارەی سەربەخۆی سۆران ئەو پرۆژەیە لە کۆی پرۆژەکانی دۆڵی ئاکۆیان دانرا بۆ ئەوی بکەوێتە واری جێبەجێکردن بە خۆشبەختانە ئێستا پرۆژەکە لە واری جێبەجێکردنە کە ئەوەش هەمویان بە پشتگیری خودی جەنابی سەرۆکی حکوومەت و بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران ئەو پرۆژانە ئەنجام دەدرێت. داواکاری دوو گوند هەبوو کە ڕەک و گوندی بنمێردە هەر لە دۆڵی ئاکۆیان ئەو کاری قیرتاوکردن لە نێو بەرنامە و پلانی ئێوەدانەوە چیتان بۆ کردوونە بۆەوەی داواکانی ئەوانیش جێبێت؟ کار لەسەر نۆژەنکردنەوەی ڕێگای بنمێر دەکەین کە هەندێک لە شوێنەکانی تێک چوونە بۆی چاک بکرێتەوە و بە هەمان کاتدا گرفت یاساییەکانی ڕێگای کە ڕەکە لە پرۆژە بەردەوامەکان بۆ بەڵێن دەستی هەڵنەگرت بۆ سەرقاڵی ئەوەین کە پرۆژەکە وەربگیرێتەوە و بودجەی بۆ دیاری بکرێت بۆ ئەوی بتوانین لە داهاتوێکی نزیک ئەو پرۆژەیەش وەکو ڕێگاکانی تر کە پێویستە و لە پرۆژە بەردەوامەکان بۆ پێشتر بڕیار لەسەرداوە بەڵام بەهۆی قەیران وەستا بوو بۆیە ئێستا بەڵێندەر ڕێکارەکانی بەرامبەر گیراوەتر بەر و داوای کردووە کە لە پرۆژەکە بێتە دەرەوە. سەرەتا بەخێر بێن ئەو پرۆژەیەکی زۆر استراتیژی و گرنگەلۆمە بە چوار خاڵ سوودەکانی ئەو پرۆژەی باسەکەم. یەک لە ڕووی ئاوەدانی گوندەکە ئەتوانە زیاتر ڕووی تێ بکرێت و ئاوەدان بکرێتەوە کە زۆر ماڵباریان کردبوو بەهۆی خراپی ڕێگا. دوو بەروبوومەکی زۆری لێ بە تایبەتی ترێ و جویس ترێکی زۆرمان هەیە ئەو ڕێگایە دەرچەکی باشە بی لۆ ساختکردنەوەی بەروبوومیما لەو گوندەی. سێ لە ڕووی گەشت و گوزار گەلی ئاکۆیان و فەقیان زۆر بەناوبانگە لە ڕووی گەشت و گوزار شوێنێکی زۆر لێکەوتە جوگرافی جوانی هەیە ئەتوان سوودی زیاتری لێ بیندرێ لە ڕووی گەشت و گوزار زیاتر بناسرێ. چاکردنی ڕێگای گوندی فەقیان جێگەی خۆشحاڵی زۆرە بۆ ئێمە چونکە خەڵکی گوندی خاوەنی ڕز و باغاکی زۆرە ڕێگاکەش بەڕاستی کەلکی هاتوچۆکردنی تێدا نەمابوو بە تایبەتی لە حکمی ئێرە بابرین لە وەرزی زستان بە فروبارانێکی زۆری لێ ئەباری ڕێگاکە برێ و نەرێن زۆر تێکچوو بوو. دەستخۆشی وەکو گوتم دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین بۆ ئاوەدانکردنەوە و چاکردنی ڕێگاکە. گوندی فەقیان گرنگی تایبەتی خۆی هەیە لە زۆرەوە هەم لەبەرەوەی گوندێکی گەشتیاریە و هەمیش یعنی بەرەبوومێکی باشی لێە و خەڵکەکەش سوپاسیان دەکەم کە بەڕاستی خەڵکێکی خۆڕاگر بوون. هەرم ساڵ لەسەر ڕاستپاردەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە گوژمەی زیاتر لە 800 ملیۆن دینار کاری قیرتاوکردن بۆ ڕێگای چەند گوندێک لە دۆڵی ئاکۆیان ئەنجام درا کە ئەمەش بۆ یەکەم جار بوو جگەلەوەی کاری کۆنکرێتکردن بۆ هەریەکە لە گوندەکانی ئاکۆیان و گەرەوان و بەشێک لە ڕێگەی سەرانیش بە هەمان شێوە کاری چاکردنی بۆ کراوە. جگەلەوەش پرۆژەیەکی استراتیژیکە بۆ یەکەم جار لە سەردەستی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دۆڵی ئاکۆیان ئەنجام درا ئەویش پرۆژەی ئاوی دۆڵی ئاکۆیان بوو کە یەکێک بوو لە پرۆژە گرنگەکان.